چاکمان یەک بگرین پێویستە هەمومان پێکەوە بەرامبەر دوژمن بین بەرامبەر دوژمنەکانمان کە هەر چوار دەوری خۆمان دوژمنە هەتاوەکو یەک بگرین سەرکەوتن زیاتر بەدەست دێنین ئێمە گەنجی کوردستان هەموو کاتێک ئامادە بنە کوردستان خوێنی خۆمان بڕێژین چکەم چ زۆر لە هەر جەیەک پێویست کە ئێمە بێت ئێمەی گەنج هەموو کاتێک ئامادە بووینە دووبارە و سێبارە داوە لە هەموو لایەنە سیاسەتەکان دەکەم لەسەر مێزی گفتوگۆ بە ئاشتیانی بە برایەتی بە تەبایەتی دانیشتن لەسەر مێزی گفتوگۆ چارەسەرێک لە وەزعی کوردستان کەم هەم لە ڕووی بودجەوە هەم لە ڕووی هێزی سەربازیەوە هیوادارم ئەم ساڵە ئەو جێژنە بیتە کۆتایی هەموو مشکلەکانی کوردستان هیوادارم لەو جێژنەی هەموو ئەحزابی کوردستان هەمویان پێک بەدانیشن باز لە ململانەی بینن هیوادارم مستقبلێکی باش بۆ کوردستان سەرکەوتنێک بۆ هەموو لایەک بێت و هیوادارم ئەو ناخۆشانەی بەسەر کوردستانە هاتووە ئەوە بێ شتێک لە ڕابردوودا و خۆشی و سەرفرازیەکی باش و سەرکەوتنێک چاوەڕوامان بکات. سپاس دەکەم.